الله مسجان اوي جناب ممساجاري فرموي سبرت با امام ابو بكر رضي الله عنه لسربه طبعا وكما مسانيش فرميان او موقفاني امام ابو بكر رضي الله عنه لسربه ببرنامج كدو برنامج سبارك وتاينا يا بلام يكي لو موقفاني دي كشي ك دواوي كبيغمبر عليه الصلاه والسلام وفات دكا بيجوي بيغمبر وفات كان عليه الصلاه والسلام بيغمبر عليه الصلاه والسلام زي شيك دیاری دکا و أسامة برپرسی جیشەکە دیاری دەکا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار تەمەنی نادا بۆ ئەوەی جێشەکە بنێرێ دوای وەفاتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام و دوای ئەو هەموو ناڕەحەتیانەی کە بەسەر ئومەتی پێغەمبەری خوای داهاتووە دوای وەفاتی و ناڕەحەتیەکان بەسەر سەحابەکانی و بەسەر ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر و تێگڕای سەحابەکانی دیکە بەڵام کە ئیمامی ئەبوبەکر بە تێگرا هەڵدەبژێردێ دەبێت بە گەورە و برا گەورەی مسلمانان لەو کاتەشدا هەڵوێستێکی دیکەی براگەورایەتی و خەمخۆری بۆ سەرخستنی ئیسلام و هەروەها ئازایەتی و شەجاعەتی دوای پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام دەبێ و هەوڵ دەدا بۆ ئەوەی جێشەکە بەڕێکە بەرامبەر بە ڕۆم زۆر لە سەحابەکان داوای لێ دەکەن کە جێشەکە بوەستێنێ لەبەرەوەی حاڵەتەکە حاڵەتێکی ناسکە بەڵام ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لەسەر بێت تووڕە دەبێ دەفەرمێت چۆن شتێک دەگۆڕم کارێکی پێغەمبەری خوای دوای وەفاتی دەگۆڕم لە کاتێکدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بڕیاری لەسەر داوە بۆیە مادام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕازی بووە ئەو جێشەی دیاری کردووە لەسەر دوای وەفاتیشی لەسەر بڕیارەکەی پێغەمبەری خوای و لەسەر سونەتەکەی پێغەمبەری خوای بەردەوام دەبم دواتر جێشەکە بەڕێ دەکات و دەبێتە مای سەرخستنی مسلمانان و هەڵوێستەکەی ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لەسەر بێ دوای وەفاتی پێغەمبەری خوایش بەهۆی دەوروبەرەکەی و بەهۆی قسەی دەوروبەرەکەی و هاوڵانی گۆڕانکاری بەسەر ئەو سوپایدانە هێنێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیاری کردووە بۆ سەرخستنی ئیسلام و بەهۆشیەوە دیسان عیزەتی ئیسلام گەڕایەوە بەناو مسلمانان و خوای پەروەردگار سەربەرزی و جێشی مسلمانانی سەرخستەوە و هەروەها غیرەت و شەئامەتی ئیمامی ئەبوبەکریش دیستان لەوێدا دیستان دووبارە سەری هەڵدایەوە و سیقە و متمانەیەکی دیکە گەڕایەوە بەناو سەحابەکانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر بە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لەسەر بێ بۆیە ئیمامی ئەبوبەکر دوای وەفاتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لای نەداوە ئەوەمان پێ دەڵێ کە ئێمەش لە دوای وەفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو مامۆستا ئیسماعیل فەرمووی دوای کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کرد ئیمامی ئەبوبەکر نەڕووخا و بەهۆی نەڕووخانی بوو بەمای ئەوەی کە بێتە پێشەنگ و پێشەوە بێتە گەورەی مسلمانان وەسیقە و متمانەی مسلمانان بۆ ئەوی زیاتر پێچەسپاوی کردن و هەروەها بوو بەمای سەربەرزی بۆ ئیسلام و ئێستاش ئێمە و تێگڕای مامۆستایانیش چەندین ساڵی دیکەش بەسەر ژیانی ئەو پیاوەدا بڕۆین لە هەر سوچێک لە هەر کەلێنێک پڕیەتی لە حکمت پڕیەتی لە هەڵوێستی مەردانە و جوامێرانە کە خوای پەروەردگار یارمەتیماندا ئەو هەڵوێست و جوامێرانەی ئیمامی ئەبوبەکر و تێگڕای ئیمامە بەڕێزەکان بەسەری بڕۆین و بەسەری داپاز نەدەین خوای گەورە